جین جیان ئازادی ژیان ئازادی جین جیان ئازادی ئێمە وەک ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان پێمان وایە بەرهەمی ئەم ژنە شۆڕژگەرانە بوونە گەورەترین هێزی دینامیک لە کۆمەڵگادا. ئەوە تا لە کوردستاندا شۆڕشی ژن گەورەترین ڕۆڵ دەگێرە بۆ پێشەنگایەتیکردنی هەموو جیهان سەر هەڵدەدات و ناڕەزایەکانی گەلی ئێران و عێراق و چالاکیە جەماوەریەکانی ژنان لە سەرتاسەری جیهانە بەرهەمی تێکۆشانی ژنان و پێشەنگن. ئەگەر ڕۆزا و ساکینە و ئەحلام و پاکیزەیەکان نەبوونە ئەمڕۆ بۆ ڕادەیە کۆمەڵگاکەمان نەدەبوو ئەو هێزەی هەموو جیهان شانازی پێوە بکە. کەواتەم پێشەنگایەتی بەداگیرساندنی مەشغەڵ و شۆڕشیان دەستی پێکرد. لە باشووری کوردستاندا بە سەدان قوتابی و قوتابخانەکەی ساکینە جانسز دروست بوون. ئەوانش بوونە مەشغەڵی هەمیشەی و نەکوژانە وەک دەستینا، ڤیان، ڕوڤین، فەهین، بێریتان، هیرانەکان و ئیتر. بەم شێوەیە ژیان واتادار کرد وانەی ژیانێکیان بەواتاییدا دایە هەموو تاکەکانی کۆمەڵگا لە مردن و ژیانی بێکۆتا ئافران. ئێمە شوەک ڕێکخراوەکەمان بەردەوام دەبینە بەرەنگاربوونەوەی داگیرکاری و هەموو جۆرە توندوتیژیەکی کۆمەڵکوژی سەر ژنان و پەیمان بۆ شەیدان دووپات دەکەینەوە کە هەڵگری ئەو مەشغەڵەن و کە شەیدان دایان گرساند و هەتا سەرکەوتنی شۆڕشی ژنان.